زاوایە قەتڵ و عامی ماڵە خەزوورانی کرد و کارەساتی نایەوە. ڕووداوێکی دیکەی تراژیدی و کارەساتبار لە هەرێمی کوردستان هەرای نایەوە. زاوایە کاوسەری پێشووی دەکوژێت و لەگەڵ ئەوەش چەندین کەسی دیکە دەکوژێت و برینداریان دەکات. دوایەوەی پیاوێک بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی لە هاوسەرەکەی جیا دەبێتەوە. دوانیوەڕۆی ئەمڕۆ لە گوندی قەمچۆغەی سەر بە قەزای دووکان. زاواکە بە دەستڕێژی گولا هەڵدەکوتێتە سەر ماڵە خەزوورانی پێشووی. هاوسەرەکەی و میوانێکی ماڵە خەزوورانی پێشووی و خۆشی دەکوژێت و چەندین کەسی دیکە بریندار دەکات. سیروان لا سەرهەد قایمقامی قەزای دووکان چیرۆکە تراژیدەکە دەجێڕێتەوە و چۆنیەتی قەتڵ و عامی ئەو خێزانە ئاشکرا دەکات و دەڵێت ئەو پیاوە دوای جیابوونەوەی لە ژنەکەی ئەمڕۆ چۆتە سەر ماڵی خەزوورانی پێشووی. دەستڕێژی گولا لە هاوسەرەکەی دەکات، لەگەڵەوەشدا میوانێکی ماڵە خەزوورانیشی دەکوژێت. ئەم زاوایە هەر بەوەندە ناوەستێت، بەڵکو لەو ساتەدا خەسووی و کچەکەی خۆشی بریندار دەکات و دوایەماش بکوژ چەکەکە دەخاتە سەرسەری خۆی و بە فیشەکێک کۆتایی بە ژیانی خۆی دەهێنێت.